دوای کەمبوونەوەی مادەی VTM و زۆربوونی خواست لەسەری کە بۆ پشکنینی هاوڵاتیان و گومان لێکراوانی ڤایرۆسی کۆرۆنا بەکاردێت، ستافێک لە مامۆستایانی بەشە زانستیەکانی پەیمانگای تەکنیکی کەلار هەڵسان بە دروستکردنی ئەو مادەیە و توانیان لە ناو یەکێک لە تاقیگەکانی پەیمانگاکە مادەی VTM بەرهەم بهێنن. لە ڕاستیە مادەی VTM ئەو مادە گرنگی کە بۆ وەرگرتنی سامپڵەکان لە نەخۆش تا گەیاندنی بە شۆری مەبەست کە ناو تاقیگەیە بۆ ئەنجامدانی پشکنی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا زۆر گرنگ بوو. لەو ماوەی کە ئەو پەتایە بە سەرانسەری جیهان بڵاو بوویەوە بە ناوچەکەی خۆمان ئەو مادەیە بەردەست نەما کە ئاگادار کرێنە لەلایەن تەندروستی گەرمیانەوە بەڕێز مامۆستایات کە سەرپەرشتیاری تاقیگەکانی نەخۆشخانەی کەلارە ئەو مادەیان لە بەردەستان نییە. ئێمە وەکو پسپۆرانی ئەو بوارە کۆبووینەوە لە بەشی شیکاری بەشی پەرستاری پەیمانگای تەکنیکی کەلار وەکو هەردەم کە ئێمە لەگەڵ بازاڕی کار و ئاگاداری پیشەی خۆمان بووین لە دەرەوەی پەیمانگاکەمان توانین کۆبوونەوەیکی وا بکەین کە بگەین بە قەناعەت ئێمە ئەتوانین ئەو مادەیە دابین بکەین. دوای ئەوەی کە زانیمان چەند مادەیەکی لە لای خۆمان هەیە باقیەکەی بە جوهودی دۆست و برادر و لە ناو هەرێم و لە دەرەوەی هەرێمیش توانیمان مەقدارێکی سەرەتایی لەو مادەیە بەدەست بێنین کە وەجبە یەکەممان ئامادە کرد بە بەشی 800 سامپڵ بۆ نەخۆشەکان. لە دوایەوە کە نردمان بۆ کوالیتی کۆنتڕۆڵ دەرچ ئەو مادەیە ئیشەکە و نیشێکی مەزبوطە توانیمان وەجبەیەکی تریش ئامادەکەین. ئێستا بە حدودی 1450 سامپڵمان هەیە. بە دوای ئەوەی کە خەڵکی تر یارمەتی داین و توانیمان ماوەی تریشمان دەستکەوێت ئێستا ئەتوانین ئەگەر پێویست بکە زیاتر لەو مادەیە بەدەست بێنین. سەرجەمی مادە پێکهێنەرەکانی مادەی VTM لەلایەن مامۆستایانی پەیمانگاکەوە دابین کراوە و یەکێک لە مادەکانیش لەلایەن زانکۆی چەرمۆ لە چەمچەماڵ بۆیان دابین کراوە. لە ئێستادا بەشی 1450 سامپڵ بۆ پشکنین ئامادە کراوە و ڕەوانەی نەخۆشخانەکانی کەلار و سلێمانی کراوە بۆ بەکارهێنان. مامۆستایەکی بەشداریش لە ستافەکە چۆنێتی دروستکردن و بەکارهێنانی مادەکە ڕوون دەکاتەوە. طبعا چۆنەتی ئامادەکردنی ئەگەر تۆ بتوێ مادەیەک ئامادە بکەی بە دوو شێوە ئامادە ئەکرێت. شێوەیەکیان کە وەکو کۆمپانیا بەرهەمێنێ و بەرهەمێنانێکی زۆر و شێوەیەکی تریشی لۆکەڵیە. ئێمە شێوەی لۆکەڵەکەمان هەڵبژات کە لەسەر بنچینەی ئەو پێوەرە زانستیانی کە WHO ڕوونی کردێتەوە لەسەر ئەوە ئامادەمان کرد. ئامادەکردنەکەشی چەند مادەیەکی پێویست بوو. طبعا لە چەند مادەیەکی بنچینەی پێکدێ ئەم مادانەمان ئامادە کرد. بەڵام ئەوەی کە لە کاتی ئامادەکردنەکە کەمێک ناڕەحەتی تایە هەندێک مادەی تایە ناتوانیرێ بەوەی ئۆتۆکلەیڤەوە ئۆتۆکلێڤینگ بکرێت لەبەرەوە بۆ تاقیمکردن ئەبێ بە ڕێگەی پەنابێتە بەر ڕێگەیە کە ئەو مادە ئەو پێکاتەیە وەکو خۆی بمێنێتەوە. ئەویش بە ڕێگەی فلتەرێشن بوو. لە فلتەرێشنەکە لەوانەیە کەمێک ئێمە عەزیەتمان بوو بێت تا توانیمان بڕێکی باش ئامادە بکەین. ئەم مادەیەش کە ئامادە ئەکرێت وەکو ترانسپۆرت میدیایەکە بۆ ڤایرەڵەکە کە لەو شوێنەی کە سامپڵ وەرەگری جاروا هەیە تۆ دەینەری لە کفری سامپڵ وەرەگری. ئەگەر ئەم مادەیە نەبێ ئەو کاتە تا ئەگاتە شوێنی مەبەست و بۆ ئەنجامدانی پشکنینەکە لەوانەیە سامپڵ بە نێگەتیڤ دەرچێت. ئەو کاتە تۆ لە ئەسڵا پۆزەتفەکە ئەمە پێڵێن فۆلس نێگەتیڤ. بەشێک لە مادەکان لە دەرەوەی هەرێم و بە نرخێکی زۆر گران و لەلایەن مامۆستایان لەسەر ئەرکی خۆیان هاوردە کراوە و بەکارهێنراوە. ستافی بەرهەمێنەری مادەکە دەڵێن گەر هاوکاری بکرین و مادە خاوەکانمان بۆ دابین بکرێت دەتوانین بەشی هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لەو مادەیە بەرهەم بهێنین. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.